طبعا دەستی ماندووبوونی هەمووتان نەگوشین لە پاکەوانەکانمانەوە هەتا ئاگاتە نوێنەرمان لە ناحیەی شۆڕەشووکە بە ڕاستی سەرباری ئەرکەکەی خۆتان ئەوەی کە لە یعنی سەروبەندی کارەساتی لافاوەکەیەوە کردان بەڕاستی جێگەی شانازین بۆ ئێمە و لە ڕاستیە دەستی ماندووبوونتان نەگوشین و سوپاسی تاک بە تاکتانەکەین بۆ ئەوەی کە سەرباری ئەرکەکەی خۆتان لەگەڵمانە ئەمانەوە هەتا درەنگانێک بەبێ ئەوەی گوێ بدەنە ماندووبوونی خۆتان لە خاوێنکردنەوەی شەقام و شۆستەکان و ئەو ماڵانی کە تووشی کارەساتەکە بووبوون و لە ڕاستیە پێشم خۆشە ئەم فرسەتە بخۆزمەوە بۆی کە دەستخۆشی و سوپاسی هەموو ئەو دام و دەستگایانە بکەین کە هاوکارمان بوون و لە هەمان کاتە هاوکاری کارمەندەکانی ئێمن کە ئەزانن کە چینێکی لە ڕاستیە هیلاکن و چینێکن پێویستیان تا ڕادەیەکی زۆر بە هاوکاریە لێراکە سوپاسی دەستگای بەخشینەکەم کە لەم هاوکاریە ئێوەی بێبەش نەکردو ئێوەی بەبیر کەوتەوە ئەگەر بە سەبەتێکی خواردنی ژوێت توانیویەتی ئێوە بەسەر بکاتەوە بۆیە پێم خۆشە لێرە سوپاسی تایبەتیان بکەم. بسم الله الرحمن الرحیم. پاکەوانەکان چینێکی منکوب و ماندوونی و کۆمەڵگان بە تایبەت لە دۆخی لافاوەکەدا ماندووتور بن و زۆر ئەزیەتیان کێشا بوو. ئێمەش لە نووسینگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ تەواوی پاکەوانەکانی سنووری ناحیەی شۆڕش و هاوکارەکانیمان هاوکاری کرد بە سەبەتی خۆراک و پێداویستی. ئەوخوا پشتیمان بێ بۆ لەمە دوایش پشتیوانی ئەم چینە بێ بەش و منکوبی کۆمەڵگاکەمانە بین ئینشاڵڵا. ئەو کەسانی کە لێرە کرێکاری پاکەوانن لەو کۆمپانیانی کە ئەرکیان پاکردنەوەی شەقام و کۆڵانەکانە زۆرینەی هەرە زۆریان خاوەن گرفتی تریشن بە دەر لەوەی کە زۆر ماندووە بن. زۆرینەی هەرە زۆریان خۆیان خاوەنی دەرامەتێکی خراپن و هەژارن و مانگانەکەیان موچەیەکی زۆر کەم و متەواضعانەیە و لە ئاست پێداویستی ژیانیانە نییە و ڕێژەیەکی باشیان کەمەندام و گرفتاری جەستەییان هەیە. وانە زۆربەی خەڵکی هەژارن. پشتیمان بەخوا چیمان بۆ بکرێ بۆ خزمەتی خەڵکی لەم شێوازە بەردەوامە بێت. خۆم کرێچیم نەبوونم هەرزاری زۆرم خێزانەکەم نەخۆشە و خۆمیش هەر بە عیلاجامەوە مانگی 50,000 بێ بلینە کرێخانەوە کرێمۆلیدێش و وەڵڵا دەستخۆشییان یەکەم کەم ئێمەیان بەسەر کردێتەوە مەمنوونیان مەتا مردن. ئەمان دەستگای بەخشین عیبی نییە بۆ ئێمە ئاوا هاوکاریمان کەن قلەقلا عیبی نییە. وەڵا هەموو کاتێمە لەبیرە بەڵێ وەڵی بێ ژیانمان ئەگە بڵێ ئەمەنە خراپە ژیانمان باش نیەوە بەعیش نەما. وەڵی هاوکاریەکمان بکە ئیتر بە پارە بێ وەگەر خواردن بێ و زەخیرە بێ فەقیری نێمە گشتمان دەستمان ناڕ ئیتر بێ خەڵک ئیتر بێ هاوکاریمان بکەن ئیتر ماڵێنەوە بێ خێریان بنووسی و وەڵی پارەکەمان ئەگە بڵێ بێەوەی خێزاندار بێ پارەی ئەوەی کرێکی بێ ئیسا سوپاس بۆخوا من لە کرێکی نیم مثال شو خانیان بۆم کردووە 100 جا ماڵیانەوە بێ خوایەوەی کە هاوکاریمانی کردووە خوای خێرم بنووسی زۆر پێم ناخۆشە بۆ خوازم خۆم لە کرێچیم ئەمە نەپێم ناخۆش حەزەکەم گشتی خانووی ببێ ئەوەی فەقیر و جار. ئێمە زۆر سوپاسی دەستگای بەخشینەکەین. زۆر سوپاس بۆ بەڕێز مامەستا دڵشاد بۆ مەڕێز مامەستا جیبراییل بەڕاستی دەستگای بەخشین هەموو کات هاوکارمان بوونە هەموو کات پاڵپشتمان بوونە سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ خی گەورەی بخاتەوە جەزای قیامەتیان. هەلێری شەوە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە داواکاریەکمان هەیە لە خێرخوازات لە حکوومەتی هەرێم بەڕاستی ئەم کرێکارانی ئێمە زۆر پێویستیان بە یارمەتیە کرێکارمان هەیە کرێچی کرێکارمان هەیە چەند نەخۆشێکی هەیە لە ماڵەوە داواکاری هاوکاریان بکەن جێگای ڕێز و سوپاسە